My name is Dr. Michael Dante. I'm an archaeologist at the University of Pennsylvania. من ناو مایکل دانتیە لە زانکۆی پەنسیلڤانیای ئەمریکاوە هاتووم. ئێمە ئەو خانوەمان دۆزیوەتەوە. نەخشەیەکمان بەکارهێناوە کە 46 ساڵ لەمەوبەر بنیان دراوە. ئەوە یەکەم جارە ئەو باڵەخانەیە لێکۆڵینەوەی لێ بکرێت. بەڵگەمان دەستکەوتووە کە ئەیسەلمێنێت ئەو باڵەخانەیە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 7 و 8 پێشزاین کە تایبەتە بە شانشینی کۆنی ئۆرارتیەکان. وە گومان دەکەین شارە ونبووەكەی مەساسیر بێت کە پایتەختی ئاینی ئۆرارتیەکانە. پێمان وایە ئەم پەرستگایە بینای ناوەڕاست یان چەقی قەڵاکە بێت. ئێرە قەڵایە. دەکرێت پێی بڵێن تاوەری پەرستگاش. بەروارێک دیاری دەکەین و لە داهاتوو کار لە ناوڕۆکی پەرستگاکە دەکەین. ئێستا ئێمە ئەو بەشە بچووکەی بیناکەمان هەڵکەندووە بەڵام هەوڵ دەدەین لەگەڵ شوێنەواری سۆران کار بکەین کە بەهۆیەوە دەتوانین لە داهاتوو بەشی زیاتری هەڵبکەنین و شارستانیەتی کۆن بدۆزینەوە. بێگومان سوپاسی بەڕێوەبەری شوێنەواری سۆران دەکەین کە گرێبەستیان لەگەڵ ئێمە ئەنجامدا و ڕێگەیاندا زانکۆی پەنسیلڤانیا کار لە شوێنەوارەکانی کوردستان بکات. To the